سڵاتان لەبێ بینەرانی خۆشەویست، من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ لە نێو پێشەنگای کتێب بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە. هەر وەکو ئێوە دەزانن خۆی گەورە لە یەکەم ئاەتی قورئان دەفەرمێ ئیقرأ بسمی رەبیکە الەذی خەلەق. بۆی ئەمڕۆ دەمهەوێ لە خوێنەرانی کتێب بپرسم ئەخۆ گرنگی کتێب لە چیدایە؟ ئەخۆوان سوودێکیان بینیوە لە خوێندنەوەی کتێب؟ ئامۆژگاریان چییە بەو کەسانەی کە تا ئێستا هیچ کتێبێکیان نەخوێندۆتەوە؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیارتر تایبەت بە پێشانگای کتێب و کتێب لە خوێنەرانی کتێب و لە هاوڵاتیان دەکەین. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. پێیان دەڵێن بە دوای دابگەڕن ئاخۆ ئەوەی کە کڕیویەتی چۆنە ئەوەی نەیکڕیوە چۆنە. ئینجا جیاوازیەکان بۆ دەردەکەویتن ئەو کاتە بەخۆیان بە دوای کتێبدا دەگەڕنە کتێبێ دایان کتێب و مناڵەکانیان دەکڕن. یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی ڕۆشنبیری تا کاتێک کە گەنجان خۆ ئەدەنە سەر خوێندنەوە و خۆپەروەردەکردن لە زۆر خۆی تریش کە ڕەنگە سوودمەند نەبێ بە دوورە بن. بە ژیانی ڕابردووی خۆتدا چیەوە کە چەند شتێکت دۆڕاندووە کە چەند شتێک زەرەر کردە بەڵام ئێستا تۆ هەوڵدێ ئەو شتان نەدۆڕێنی. بە بەردەوام ئێمە بە خۆمان ئەلحەمدولیلا هەن تەلەبەینی ئێستاش لە هەمان کاژ لە هەن مدەڕیسشین هەن دەرسی دەڵێنەوە هەن دەرسیش دەخوێنین. باشە پێ دوایە خەڵکی ئێمە ئێستا نێوانی چۆنە لەگەڵ کتێب بخوێنێتەوە گەنجانمان ئاشنایان بە کتێب هەیە؟ بەخوای گەنجانمان تا ئێستا تا کە ئەو زروفە وەی لێکرد کە گەنجانەکانیشان ئێستا بە تایبەتی لە خوێندن تۆزەدا بڕێن. بەڵام ئەلحەمدولیلا چەند دام و دەستگایەک هەیە کە لە هەرێمی کوردستان لە شارەکان هەیە کە ئیش لەسەر گەنجانەکەن. ئێستا دەست بەکارن کە ئێمە معلوماتمانەیە ئەلحەمدولیلا کە مستەقبەلێک دیارە بۆی کە گەنجانەکانیشمان ئێستا لەوەی دوورکەونەوە کە نەخوێندەوەی لە خۆیان دەربرن، نەخوێندەوەی لە خۆیان لاب بن. باشە من گەنجێک بەمنی وت یانەوە پرسیاری بەشێک لە گەنجانە یان پرسیاری بەشێک لەوانەیە کە تا ئێستا کتێبیان نەخوێنیتەوە دەڵێ بۆچی کتێب بخوێنینەوە یان گرنگی خوێندنەوەی کتێب لە چیدا؟ تۆ خوێنەرێک چۆن جوابیان نەدەیتەوە؟ هەر بۆ هیچ نەوەی بەس بۆ سەقافەتی خۆیان کتێب بخوێنەوە. یعنی ئەگەر بۆ سوودگەیاندنیش بە دەوروبەر نەبێ بۆ سوود بە چ بۆ سەقافەتی خۆ سەقافەت شەخسی. هەموو ئینسانێک پێویستی بە سەقافەتە، پێویستی بۆ ژیانە چۆن لە ژیان بژی. ئەگەر بۆ هیچ شتێک کتێب نەخوێنیتەوە بۆ ژیانی خۆت بۆ خۆت کە چۆن بتەوێ خۆت بژێنی ئەوڕە پێویست بە کتێبخوێندنەوە هەیە. باشە تۆ کە خوێنەری ینی بەر لەوەی بخوێنیتەوە بێگومان زمانێک بووە تۆش نەخوێندەوە تۆ دوای دەستە بە خوێندنەوە کردووە. خوێندەوەری چ شتێکی لە تۆ گۆڕی یان چ شتێکی بە تۆ بەخشی؟ خوێندنەوەی کتێب چ شتێکی بە تۆ بەخشیوە؟ یەکەم شت لایانی ئینسان کە تەمەشای ژیانی خۆیەکە کە لە کاتی کە تۆ نەخوێندەواری کە ئێستا تۆزە شت ئەخوێنی و خوێندار دەکەی بە ژیانی ڕابردووی خۆتدا چیەوە کە چەند شتێکت دۆڕاندووە کە چەند شتێک زەرەر کردە بەڵام ئێستا تۆ هەوڵدێ ئەو شتان نەدۆڕێنی، هەوڵدێ ئەو شتانێک کە پێشتر نەبوو ئێستا بەدەستیان بێنی کە ئەوە ئەساسترین شتە بۆ ئینسانەکان کە خوێندەوە ئەوی بخوێنەوە. باش ئامۆژگاری چیە بۆ ئەو خەڵکەی کە تا ئێستا ئاشنانیە بە کتێب؟ چیان پیاڵەی گەنجینە دەستکەم بە کتێب خوێندنەوە یان لە موچین توێژەکانی یان دایک و باوکانی کە تا ئێستا هیچ کتێبێکیان بۆ منداڵەکانیان نەکڕیوە؟ حەزەکەی تۆ وەکو مدەڕیسێک وەکو خۆت وتەنی لێرەوە چیان پێ بڵێ؟ ئێمە وەکو کە ئێمە تەمەشایەکە ئێمە بکەین وەکو ئامۆژگاری هەموو مسڵمانێک ئێمە کە خاستن لەسەر داک و بابەکان ئەگە هەر بۆ قیامەتەکەی خۆیان هەوڵدەن منداڵەکانە فێرە خوێندەواریکەن. ئەگە خوا نەخواستە ئێستا بە خۆشیان نەخوێندەوارن کە قەدیمە ڕۆیشتنە با ئێستا منداڵەکانە فێرە خوێندەواریکە هەن بۆ لە دنیای لە بن سێبەرەکان لە من چەترەکان داعاسێننەوە ئەو لە قیامەتیش کە ئێمە وەکو مسڵمان کە دەبتە چەترێک دەبتە کڵاو لەسەر داکوبابیاندان ئەو داکوبابەی کە منداڵەکانە فێرە قورئان دەکەن فێرە ئادابی شەرعی دەکەن فێرە خوێندەواری دەکەن. هەن لە دنیا یەکەم جاری ئەوانە ئیسفادە لەو ئەولادانەیان دەکەن بۆی کە ئەگە هەر کەسێک خوێندەوار بوو هەر کەسێک کە تاڵیبی علم بوو باوەڕکە غەڵەت ناکە بەرامبەر داکوبابی ڕێز لە داکوبابی دەگەن ڕێز لە دەوروبەرەکەی دەگری. داکوبابەکەش ئێستا بۆی کە هەر ئەو
کوڕەکانی منداڵەکانی بێئەدەی بەرامبەر نەکەن لە سەریان واجبە کە فێرە خوێندەواریان بکەن بۆی کە ئەوەش بەچیان لێ بکەن کتێبیان بۆ بکڕن هاوکاریان بکەن دایم هانیاندا لەسەر ئەوەی کە هەوڵدان برادرایەتی کتێب بکەن. تۆکو گەنجێک کتێب دەخوێنیتەوە ئاشنایی لەگەڵ خوێندنەوەی کتێب هەیە؟ بەڵێ من وەکو قوتابێکی زانکۆ هەم لە زانکۆ دەخوێنم و هەم پێویستمان بە زانیاری دیکە هەیە زانیاری دەرەچی لەسەر هەموو بابەتەکانی گشتی و پێویستە هەموو کەس بخوێنێ بۆەوەی زانیاری چەند هەیتی زانیاریەکانی دەوڵەمەند بکە ڕۆژانە پێویستە بخوێنین بۆەوەی زانیاری زیاتر وەرگرین و ئاشنایی. باشە هەستێکی چۆن هەبوو کاتێ ناو کتێبخانەیە و پڕەتی لە کتێبی کوردی و کتێبی جۆرا و جۆر یعنی هەستێکی چۆن هەیە کاتێ ساڵانە پێشەنگا دەکرێتەوە؟ پێشتی دەستخۆشی لەنگۆ دەکەم و دەستخۆشی لەو کەسانە دەکەم کە هاوکاری و پێشەنگایە بوون و لە کوردستان و لە دەرەوەی کوردستان زۆر دڵخۆش بیم کە لە تەمەنی خۆم و کچکەتر و پیر و هەموو کەسە کە لێرەیە هەست دەکەی کە هەستی خوێنەر زیاتر دەبێت کە چاوت بەوانە دەکەوێت. باشە چی بۆ گەنجانە دەڵێ هەتا ئێستا ئاشنایی هیچ کتێبێک نین و هەتا ئێستا هیچ کتێبێکیان نەخوێندوێتەوە جگە لەو مەنهەجەی کە لە زانکۆ بۆیان داریکراوە وەکو خۆ دوتنی تەڵەبەی زانکۆی هیچ ئاشناییان بە کتێب نییە چیان پێڵێ پیانڵی سەردانیێرە بکەن و ئەو هەموو کتێبە ببێنەوە ئێوەش ببن بە خوێنەری کتێب؟ بەتەکید چونکە هەر زانیاری مەسەلەن لە ناوەندەکان و لە ئامادەی و لە زانکۆ بەو خوێنەی کە ئاتوو دەخوێنی لەوێ ناگەی بە ئامانج دەبی زانیاری دیتەبی بۆەوەی خوێنەر دەوڵەمەند بی ڕۆژانە بتوانی بنووسی زانیاری وەرگری لەسەر بابەتەکان و بەتەکیدیش ئەوە نییە خوێنەر گرنگ نییە چ دەخوێنی گرنگەوەی هەوڵدەی بزان چت دەوێ بگەی بەچێ. پێیان دەڵێن بە دوای دابگەرن ئاخۆ ئەوەی کە کڕیویەتی چۆنە ئەوەی نەیکڕیوە چۆنە ئینجا جیاوازیەکان بۆ دەردەکەویتن ئەو کاتە بەخۆیان بە دوای کتێبدا دەگەرن نە کتێبێت دایان کتێب بۆ مناڵەکانیان دەکرێت. یەکێک کە لە گرنگترین سەرچاوەکانی ڕۆشنبیری تاک کاتێک کە گەنجان خۆ ئەدەنە سەر خوێندنەوە و خۆپەروەردەکردن لە زۆر خۆی تریش کە ڕەنگە سوودمەند نەبێ بە دوورە بن. بە ژیانی ڕابردووی خۆتدا چیەوە کە چەند شتێک دۆڕاندووە کە چەند شتێک زەرەر کردە بەڵام ئێستا تۆ هەوڵدێ ئەو شتان نەدۆڕێنی. بۆچی هاتوویتە ئێرە ئامانج لە هاتنە ئێرەی تۆ بۆ چییە؟ وەڵی من وە قوتابێکی کۆلێش هەموو ساڵانە کە پێشانگای دەوڵەتی دەکرێتەوە هەر حەز دەکەم سەردانی بکەم و بۆ کتێب خوێندنەوە چکە بەڕاستی کتێب خوێندنەوە سوودی زۆرە ینی ڕۆشن فکرت دەکات. هەستێکی چۆن هەیە کە دەبینی هاتووی بۆ شوێنێ پڕێتی لە کتێبی بەسوود تۆکو قوتابێکی زانکۆ هەست بە چیەکەی؟ وڵی هەرکە داخی دەمەڕاستی هەموو ساڵێک کە ئەو ڕۆژە دەکرێتەوە لای من هەر لە دەفتەری یادگاری دەنووسێت لای من وەک مێژوە ینی ئەو ڕۆژەی کە کتێبخا هەر ساڵێک کە پێشانگای دەوڵەتی دەکرێتەوە هەر لای خۆم دەنووسمەوە ئەو ڕۆژە وەکو ڕۆژێکی مێژوویە بەڕاستی ینی کتێب خوێندنەوە تا چەند گرنگە گەنجان بە تایبەتیش قوتابی زانکۆ کتێب بخوێنێتەوە زایدن لەوەی کە لە زانکۆ کۆمەڵی معلومات فێر دەبێت معلوماتی خارجیش کۆکاتەوە تا چەند گرنگە؟ وڵی لە ڕاستیدا کتێب خوێندنەوە ینی بابەتەکان بابەت بۆ بابەت دەگۆڕێ بەس قوتابی زانکۆ بەگشتی ینیکە لە قۆناغێکی ئامادەی دەگاتە قۆناغیشتر ینی گۆڕانکاریەکی زۆر دروست دەبێت چکە لەگەر کەسانێک ینی تێکەڵاوی دروست دەکاتن هەریەکە و لە شارێکاریەکە کتابی ینی سروشتێک هەرێکە ینی بە شێوازی قسە دەکا کتێبەکانیش هەروەکو یابرگارسیە دەرێ هەر کتێبێک هەر لاپەڕەیەک کوچە و کۆڵانێکە لەو شارێکە کەسەکە دایناوە یان لە وڵاتێکە دایناوە ینی دەڵێ هەروەکو چۆن ئەتو ناتوانێت هەموو وڵاتان بکەی هەموو شار و دەهاتەکان بکەی بەس کتێب خوێندنەوە پێت دەڵێتن ئەم شەقامە ئەمەیتیایە ئەو وڵاتە ئەوەی تایە ئەو شارە ئەوەی تایە خەڵکەکەی وایە ئەوانە وا بیر دەکەن ئەوانە وا قسە دەکەن. باشە ئەگەر لە تۆ بپرسم تۆکو گەنجێک وەکو خوێنەرێکی کتێب سوودێک لە کتێب خوێندنەوە بینیوە ینی هەزەکەی لە دوایەوەی کۆمەڵە کتێبە خوێندە ئەو گۆڕانکاریانە بەسەرهات لە چ ڕوویەکەوە بوو زیاتر؟ یعنی یەکەمی شت کە لە مرۆڤەکەی دەیگۆڕێ کەسانێک هەت جیاوازە تۆ بیر دەکەنەوە کەسانێک هەن ئەوەیە تو پێت خۆشە لەوانەوەیان پێیان ناخۆش بی سەرڕای ئەوەش عنی لە دەربڕینی قسەکردن ئێستا قسە لەگەڵ کەسێک دەکەی لەوان لەگەڵ کەسەکە خوێندەوار نەبیتن ینی بە شێوازی قسەی بکە قسەکانی زۆر ینی تێک نەگرتەوە یان بڵێن ینی شێوازی قسەی بکاتن بازمان نەکەنی بەکە بەس تۆ دەتوانێت مەسەڵەن ینی ئەوە چی کۆمەلگای دەبینی ینی دیارێک شتێکی دەبینی دووکە لە کتێبەکە دەخوێنی تۆ لەوانێتتان ڕێگا چارێکی لۆ بدابن ینی بتوانی زیاتر لەگەڵ ئەو کێشەیەی بڵێن
هەڵسوکەوت بکە. باشە تۆکو گەنجێک ئامۆژگاری چیە بۆ ئەو گەنجانێک کە لە تەمەنی تۆدان و قوتابی زانکۆن و تا ئێستا ئاشنانین بە هیچ کتێبێک و تا ئێستا هیچ کتێبێکیان نەخوێندێتەوە جگە لەو کتێبانێک کە لە مەنهەجەکانی پەروەردە و خوێندنی باڵادانراوە لێرەوە حەزەکەی چیان پێ بڵێ؟ وڵی خۆی لە ڕاستی ینی خوێندن لەگەر خوێندنەوە دوشتی جیاوازە خوێندن یعنی شتێکە زیاتر بە تایبەتی لەو وڵاتی زیاتر بۆ ئەو دەخوێنرانی کەسەکە بڕوان نامێک بێ دەستبین ئەزە بڕوانە بە هەر شێوەیەکی ئەو وانەی کە دەشوی خوێنی خۆی ئەگەر بینە ساحقێت بەڕاستانی منهەج باەوە شتەدایە کەسەکە ینی شتێک پێ فێربی بەس ئەوە خەڵکەکەوا لێ ڕاتوە بەس بۆ بڕوانامەکە بخوێنی بەس خوێندنەوە شتەکە ینی حەز و ئارەزووە کەسەکە ئەو حەز و ئارەزووی کتێب خوێنی بۆ دروست بێ ینی باوە ناکەم وا باسانی بتوانێ وازی لێ بینی چونکە ئێستا و منهەجێک کە مەسەلەن قوتابی مەسەلەن کۆلێژێک کە مەسەلەنی زانستی کۆمپیوتەرە یانەوەی زانستی کیمیایان فیزیایان لە پەروەردەیان لە هەندەسە و ئەوانە ینی ئەو کەسە مەسەلەن لەو بابەتەیە کە دەخوێنێتەوە ینی بەس لە هەندەسەی نابی خۆی بۆی وابەستا بکە بابێ بخوێنێتەوە کتێبی فکری فەلسەفی ئاینی ڕۆشنبیری مێژووی بابێ بخوێنێتەوە بزانین چ دەگوزارێ لەو دنیای چکە بەڕاستی ئەوانەی کتێب ناخوێنن ینی باوەڕ ناکەم بزان چ دەگوزارێ لەو دنیای مەگەر لە تۆم ڕە کۆمەڵایەتەکان شتێکی سەرزارەکی یان شتێکی وەکو بڵێن عادەتی ببینیت شتی زیاتر ناتوانێت بەس دیوی کتێب یعنی وایە ڕاستە ئەو تو بەرگەکە دەبینی بەس ناوی بەڕاستی جیهانێکی ترە. هەستێکی چۆن هەبوو کاتی پێشەنگای کتێب و کۆمەڵی کتێبی بە پێزدیت و کۆمەڵی خوێنەری لێرە؟ سەرەتا بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم بەڕاستی کە ئەو شوێنانە دەبینی کۆمەڵە کەس بە دوای زانستدا دەگەڕێتن بیر و بێچوونەشی تایبەت بۆ دروست دەبیتن لە تایبەت لە ڕۆژگارێکی ئەمڕۆدا خەڵک زۆر سەرقالە بەهۆی زۆر شتی لاوەچێەوە کتێبیش بەڕاستی خۆراکی ڕوعی ئینسانە ئەگەر کتێب لە هەر مالێک لە هەر شوێنێک لە هەر کەسێک لا بدرێتن ئەو کەسە شێوازێکی ژیان ڕێڕێوێکی ژیان وەردەگریتن خۆم زۆرم سوود لە کتێب بینیەوە لە کتێب خوێندنەوە بەڕاستی نێوانە چۆنە خۆت لەگەڵ کتێب خوێندنەوە ینی ڕۆژانە کتێب خوێنیتەوە چۆنە ینی بەگشتی؟ بەهۆی مەشغەڵەتی ژیان ئاستم باش نییە لەو کتێب خوێنەوە بەس لێژدانە بڕاوم بەڕاستی. باشە بەشێک لە گەنجان دەڵێن بۆچی کتێب بخوێنینەوە یان بەشێک لە ئەوانەی کە کتێبیان نەخوێندێتەوە ئەو پرسیارەکەن دەڵێن بۆچی کتێب بخوێنێت تۆ پیانەڵی بۆچی کتێب بخوێنەوە؟ تا ئێستا چێژیان لە کتێب خوێندنەوە نەوەرنەگرتەوە ئەوانە بۆ نمونە کاتێککە ئەوانە کتێبێک لە دوای ئەو کتێبەدا بگەڕێن کە دەیان هەوێ بیخوێنەوە بۆ نمونە لە بوارێکدا یان لە سوودوەرگرنێک لە فێرکردنێکدا کتێبەکانمە بەستە کتێبەکان بواری زۆرە بەس تۆ دەبێ بواری خۆت بدۆزیتەوە بزانە تۆ حەزت لە چ بوارێکە ئەو پێشەنگەیە کە تۆ بینی لە هەموو بوارەکان کتێبی تێدایە؟ لە زۆرینی بوارەکان تێداتی لە ئەوجەوەی یانی چەند لغەت زیاتر بزانیتن ئەوە کتێبی زیاتری دەست دەکەوێتن. خۆت حەزت لە چ بوارێکەوەی تا ئێستا کتێبەکانی کڕیتە چ بوارێکەوەی لە دەستا؟ وەڵا ئەوەی لە دەستمە بۆ منداڵەکەم دەگەڕێم چۆن ینی منداڵەکەم تەمەنی 3 ساڵە چۆن شێوازێک پەروەردەیکن لەنێ ئەو کۆمەلگایەدا دیار بیتنە ناو خەڵکی ینی هەڵسوکەوت و لە خوێندنەوە و لە هەموو شتێک جیاواز بی لە خەڵکەی ئێستاکە بۆ نمونە هەندێک منداڵ هەڵسوکەوت لە قوتابخانە لە دەورەوە لەگەر گەورە لەگەر بچووک دەتەوێت لە ئێستاکەەوە هەڵسوکەوتی منداڵە بە کتێب ڕێکخی با خوێنەواری ینی منداڵەکە کەسێکی ڕۆشنبیر بێ کە سوودی بۆ کۆمەلگا هەبێت؟ بەڵێ. باشە چیت هەیە بۆ دایک و باوکانەی کە تا ئێستا کتێبێکیان بە دیاری بۆ منداڵەکانیان نەکڕیوە تا ئێستا هیچ ئاشنایان نەکردوون بە کتێب لێرەوە تۆکو باوکێک چیان پیاڵی پێیان دەڵێن بە دوای ئەو کەسەدا بگەڕێت کە کتێبیان بە دیاری بۆ منداڵەکانیان نەکڕیوە پێیان دەڵێن بە دوای دابگەڕێن ئاخۆ ئەوەی کە کڕیویەتی چۆنە ئەوەی نەیکڕیوە چۆنە ئینجا جیاوازیەکان بۆ دەردەکەویتن ئەو کاتە بەخۆیان بە دوای کتێبدا دەگەڕن نە کتێبێت دایان کتێب بۆ مناڵەکانیان دەکڕن. تۆ هەستە بە جیاوازی کردو لە منداڵەکەی خۆت کە کتێبی بۆ خوێنیتەوە لەوانەیە چیرۆکی بۆ خوێنیتەوە لەگەڵ منداڵە کە هیچ لەو شتانەی بۆ نەکراوە لەوانەیە هەر نزیکی خۆشە بێ بەڵام باوکی بەهۆی مەشغەڵەتەوە یان بەهۆی گرنگی پێنەدانەوە ئەم شتانەی بۆ نەکڕی بێ هەستە بە جیاوازی مناڵەکەی خۆت بەرەوە لەگە منداڵی خەڵکی تر کردووە؟ بەڵێ جیاوازەکە دیارە بۆ نمونە لە ڕووی هەرسکەوتەوە کاتێک کە دەنووی مناڵەکەی من زۆر ینی شەو باش و دایاجان و باوکەجانی بەدەمەوە یان کاتەکە یەکە دیارێک پێدەبەخشی دەرێ سوپاس بەڵام ئیتکە یان لە ڕووی ینی ئەوەی نەڵێم جنێ و دەر دەبێتن یان منداڵک دەبیت دوور لە ڕەوشی کۆمەلگاکە کاتێک دایک و باوکی دەیبینی دەزانیتن نەقسێکی لە منداڵی بەس ناتوانین چۆن پڕی کاتەوە. خۆشەویستانەوەی گوێبیستی بوون سەرنجی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو
کە بەشێکیان ئەوانەی کە دوانمان خوێنەرانی کتێبن و ئاماژەیان بەوەدا کتێب هەر کەسێک کتێب نەخوێنێتەوە نەقسێک لە ژیانی هەیە و ئاماژەیان بەوەدا و ئامۆژگاری ئێمەیانەوە بەوە کرد کە تەنها جارێک کتێب بخوێنینەوە دڵنیابن لەوەی کە دووبارە و سێبارە یەکەیتەوە و تۆژەبی بە خوێنەرێکی کتێب سەردانی پێشانگای کتێب بکە و کتێبی بوارەکەی خۆت هەڵبژێرە واوەی جێگای سەرنج بوو یەکێک لەو هاوڵاتانەی کە دوانمان ئاماژەی بە قسەیەکی زۆر جوان کرد کتێب هەموو بوارێکی هەیە تۆ لە هەر تەمەنێکی لە هەر بوارێکا خوێنی لە هەر بوارێکە کارەکەی کتێب بۆ بوارەکەی تۆ هەیە گەرگەنجی کۆمەڵی کتێبی گەنجانە هەیە گەر منداڵی کۆمەڵە چیرۆکی خۆش هەیە گەر پیری کۆمەڵە دیوانی پڕسۆز و پڕشعری خۆش هەیە خۆشەویستانم لەگەڵمان بن پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە بینەرمان بن. پێیان دەڵێن بە دوای دابگەڕن ئاخۆ ئەوەی کە کڕیویەتی چۆنە ئەوەی نەیکڕیوە چۆنە ئینجا جیاوازیەکان بۆ دەردەکەویتن ئەو کاتە بەخۆیان بە دوای کتێبدا دەگەڕنە کتێبێ دایان کتێب بۆ مناڵەکانیان دەکرێت یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی ڕۆشنبیری تاک کاتێک کە گەنجان خۆ ئەدەنە سەر خوێندنەوە و خۆپەروەردەکردن لە زۆر خۆی تریش کە ڕەنگە سوودمەند نەبێ بە دوورە بن بە ژیانی ڕابردووی خۆتدا چیەوە کە چەند شتێکت دۆڕاندووە کە چەند شتێک زەرەر کردە بەڵام ئێستا تۆ هەڵدێ ئەو شتان نەدۆڕێنی تۆکو قوتابیەک وتە قوتابیم تا چەند گرینگە قوتابیان ئەم جۆرە کتێبانە بخوێنەوە و سەرداری ئەم جۆرە پێشەنگایانە بکەن قوربان سەرەتا بنایخوا وەڵا کتێب خوێندنەوە خۆی زۆر گرنگە بۆ مەسەلەن بۆ تەلەبە خوێندکار ینی بۆ هەموو چین و توێژەکان بەعام بۆ زیاتر ڕۆشن بیربوونی ینی دروستبوونی خۆت یان دروستبوونی تاکی ڕۆشن بیر بۆ شتانە گرنگە واتە پێ دوایە کتێب شتێک نییە تایبەت بێ بە خوێندکار بۆ مناڵ بۆ پیر بۆ دایک بۆ خوشکە بۆ هەموو چینە کتێب هەیە و ئەتوانە سوود لەو کتێبانە وەرگرن بۆ هەموو چینە کتێب هەیە گەنجان لاوان کچان کوڕان هەموو ینی هەموو چین و تێژەکانەوەی لێرە ئەیبینی کتێبی تایە بۆ هەموو چین و تێژەکان و هەموو چین و تێژێکیش پێویستە کە خوێنەر بێت بۆ ئەوەی کە ڕۆشنبیر بێت و تاکیشی سەرکەوتوو بێت لە کۆمەڵگایە باشە تۆ ئەشنایی چۆنە لەگەڵ خوێندنەوەی کتێب قوربان خراپ نیم باشم ینی تقریبان چی بەو گەنجانە دەڵی کە تا ئێستا کتێبیان نەخوێندەوە لە تەمەنی تۆیان و ئامۆژگاری بۆیان چێپیان نەڵی ئاشنا بن بە کتێب و سەردانی بەلا یەکەمە و پێشەنگای بکەن ئەو جۆرە کتێبانە ببینم زانە کامە کتێب لەگەڵ تۆ گونجێت و خوێنەری کتێب بە ئەوەم هەیە بۆ گەنجان ئەگەریانەیە لە کۆمەلگای بەرچاوڕوونتر بن ڕۆشنبیریتر بن گەورەتر بن ئەوە ئەتوانن بە خوێندنەوەی کتێب ینی هەگبیان پڕکەن لە ڕۆشنبیری و شتی باش و چاک تۆکو گەنجێک بۆچی سەردانی ئێرەت کردو هەستێکی چۆنە هەبوو کاتێ شوێنێک پڕەتی لە کتێبی کوردی و پڕەتی لە کتێبی بەسوود سەرەتا بە خێربێن دەستان خۆشببی بێگومان هاتنی ئەو کتێبخانەیە ئەو پێشەنگایە بۆ خوێنەر چێژێکی تایبەتی هەیە چونکە وەکو دەزانین خوێندنەوەی کتێب یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی ڕۆشنبیری تاک و پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک بەندە بە ئاستی خوێندنەوەی ئەو تاکانە بۆ نمونە ئێستا تاچی ڕۆژهەڵاتی ساڵانە 36 کتێب دەخوێنتەوە باشە تاچی ئیسرائیلی ساڵانە چل کتێب دەخوێنتەوە بەڵام بە هەر هەشتاچێکی ڕۆژهەڵاتی ساڵانە یەک کتێب دەخوێنەوە کەواتە ئاستی زانیاری تاچی ڕۆژ ئاوایی بە بەراورد بە تاچی ڕۆژهەڵاتی زۆر جیاوازە ئەگەر لێک بدێ و نزیکەی 3000 و هەندێک چونکەوان ساڵانە نزیکەی 300 بەسەرەوە کتێب دەخوێنەوە ئیمە بە 8 ساڵ یەک کتێب دەخوێنینەوە ئەو کاریگەریەشمان لە ژیانیشمان ینی بەرچاو کردێتە سەیری پێشکەوتنی ئەوان کە سەیری پێشکەوتنی ئەمەکە ینی بەتەکیید ئەمە کاریگەریەکە و لە نێو کۆمەڵگای ئەمە بەردەوام بەرچاومانەکەوێت باشە من مەبەستمە پرسم تۆوەکو خوێنەرێک چ سوودێکە لە کتێب خوێندنەوە بینیوە بە دیاریکراوی گەر بڵێم بەر لەوەی کتێب بخوێنیتەوە ئێستاکە کە خوێنەرێکی کتێبی ئەم گۆڕانکاریەوە بەسەرداتی دڵی چی بوو من ئەم کات دەڵێم خوێندنەوە خۆراکی ڕۆحە بەڕاستی من ئەگەر نەخوێنمەوە بۆ نمونە لە کۆمەڵگەیەکی ناڵێم دواکەوتوی بەڵام ئەوەندە پێشکەوتونینە سەیری ئەو بارودۆخەی بەسەر تاک و هەر بەگشتی ڕۆژهەڵات داهاتووە من پێم وایە بۆ نەگەڕانەوەی نەخوێندن دەگەڕێتەوە من ئەگەر لە ڕێگەی خوێندنەوە نەبی چۆن ئاشنایەتیم بە چەمکی دادپەروەری دەبی چۆن ئاشنایەتیم بە چەمکی ئازادی دەبی چۆن لە دەسەڵاتدارێکی سەرکەوتوو تێدەگەم چۆن هۆکارەکانی بەرەو پێشچوونی خود بزانم یعنی بەڕاستی خوێندنەوە بەڕێی من گەورەترین سەرچاوەی ڕۆشنبیری تاکە باشە
ئامۆژگاری چیە بۆ ئەو گەنجانەی کە تا ئێستا کتێبیان نەخوێنرێتەوە ئاشنایان نین بە دنیای کتاب لێرەوە حەزەکەی چ ئامۆژگاریەکیان بگە و یان پێشنیارێکیان بۆ بکەیت خۆی لێرە ڕەنگە محقق بدەینەوە گەنجانەی کە بە دوای خوێندنەوە دانەوڕن چونکە حقیقەتەك لێرە دروست بووە خوێندن یاخود بڵێ ینی نازانم مەبدە و ئیمتیمایەک نمایە بۆ خوێندن بۆ تەمشا دەکەی یعنی تەمشا دەکەی کۆمەڵک شت هەن لە شوێنی خۆیان نین ڕەنگە گەنجێک بیر بکاتەوە باشە بۆچی بخوێنم ئێستا بۆ نمونە کۆمەڵی خەریچەیەدا نامەزرێن بەڕاستی ئەمانە هەموو هۆکارن بۆ نەخوێندنەوەی کتێب بەڵام ئەوە هێشتان قسە نیە لەسەرەوەی واز لە خوێندنەوەی کتێبینی بەڕاستی تاک ئینسان لە ڕێگەی خوێندنەوە ئاسوودەی ڕۆح بەدەستدێنێ بەڕاستی دوور دەکەیەوە لە فەزایەکی ڕۆتینی بێمانە یعنی من ناڵێم حەقی ژیان مەدا مەسەلەن ئەنتەرنێت بەکاربێنە پیاسە بکە هاوڕێتی بکە بەڵام نەک هەموو کاتەکانی ڕۆژانەی ژیانت بە شتە ڕۆتینیەکان بەسەر بە و شتە گرنگەکانی ژیانیشت کە پێم وایە کتێب یەکێکە لە خاڵە گرنگەکانی ژیانی تاک کە گرنگی پێ نادرێ باشە من لە دەرەوەی بەرنامەکە لەگەڵ کەسێک دوام و باسی گرنگی کتێبمان کرد گەنجێک بوتی کتێب خوێندنەوە تەنهایی پیرەکانە تەنها پیرەکانە بێ کتێب بخوێنەوە من جوابی نادەمەوە لە بەرنامەکە تۆ جوابی بدەرەوە ئایا کتێب هی هەموو چینی توێژێکە ئایا لەم کتێبی مناڵانمان هەیە کتێبی پیرانمان هەیە حەزەکەم لە ڕێگای تۆ وەڵامەکەی ببیستێت بەتاکیت هەموو جۆرە کتێبێکمان هەیە ینی کتێبی ئاینیمان هەیە فەلسەفیمان هەیە کۆمەڵایەتیمان هەیە سیاسیمان هەیە خۆ ڕاستە زانی کتێب خوێندنەوە چۆنە علی شەریعەتی قسەشی جوانی هەیە دەڵێک گەورەترین دژمنی مرۆڤ تێگەیشتنە ڕەنگە ئیسان لە ڕێگەی خوێندنەوە تۆزێک تووشی نامۆیی ببی لۆ چووکە حەقیقەتەکان دەزانی بۆ نمونەگەرە تو لە دادپەروەری تێنەگەی بەڕاستی خەم لە نادادی ناخۆی ئەگەر ئەتو لە ئازادی تێنەگەیشتی پێت ئاساییە نەعەدالەتی هەبی بۆیە ئەوانەی کە خوێنەرن زووتر ئاشنایەتیان ینی چۆن بڵێ دنیابینیان دەبێتەوە من پێم وایە خوێنەری جددی 20 ساڵ لە پێش تەمەنی خۆیتی یعنی من ئێستا ئەگەر 25 ساڵ بم خوێنەرێکی جددی بم لە ڕووی بیرکردنەوە ئاستی معریفی ینی پێم وایە نزیکەی 40 ساڵم بەڵام ئەگەر کەس تاکێکی 40 ساڵی بینە 45 ساڵی بین ئەگەر خوێنەر نەبی پێم وایە ئاستی زانیاری ڕۆشنبیریەکانی لەگەڵ ڕێزم لە خوار تەمەنی خۆیتی پێیان دەڵێن بە دوای دابگەرن ئاخۆ ئەوەی کە کڕیویەتی چۆنە ئەوەی نەیکڕیوە چۆنە ئینجا جیاوازەکەیان بۆ دەردەکەویتن ئەو کاتە بەخۆیان بە دوای کتێبدا دەگەرنە کتێبێ دایان کتێب و مناڵەکانیان دەکرێت یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی ڕۆشنبیری تاک کاتێک کە گەنجان خۆ ئەدەنە سەر خوێندنەوە و خۆپەروەردەکردن لە زۆر خۆی تریش کە ڕەنگە سوودمەند نەبێ بە دوورە بن بە ژیانی ڕابردووی خۆتدا چیەوە کە چەند شتێک دۆڕاندووە کە چەند شتێک زەرە کردە بەڵام ئێستا تۆ هەڵدێ ئەو شتان نەدۆڕێنی خۆشویستانم لێرە کەسێکە بینین لە نێو وەکو خەڵکە خەریکی کتێب کڕینە من حەزەکەم لەویش بپرسیم بۆ دەوڵەمەندکردنی بەرنامەکەمان مامۆستا هەستێکی چۆنەیە کاتی تێرەوە بینی کۆمەڵێ خوێنەری لێ و کۆمەڵی کتێبی کوردی لێ کردنەوەی پیشانگایەکی لەو جۆرە کە هەموو جۆرە کتێب و بەرهەمێکی فکری ئاینی ڕۆشنبیری سیاسی مێژووی دەگرێتەوە خۆی زۆر کارێکی گەورەیە و لەوەش گەورەتر ئەوەیە کە ژمارەی زۆر لە لاوانی ئەو وڵاتە لە ژن و پیاوە بینم کە ئامادەن لێرە و خەریکی کتێب کڕینن تا چەند گرینگە تاکی گەنج کتێب بخوێنێتەوە گەنجانمان ئاشنا بن با خوێندنەوەی کتێب نەک تەنها گەنجان بۆ هەموو چین و توێژەکان ئەزانی بەداخەوە یعنی کۆمەڵگەی کوردەواری و ڕۆژهەڵات بەگشتی خوێنەر نییە هۆکارەکەی بۆ چیەگەڕێنیتەوە ینی من بەشێک لە خەڵکەکەم دوان هەمان قسەی توواکەن ئەڵێن خوێنەوە نیم تۆ پێ دوای وەکو هۆکارەکەی بۆ چیەگەڕێنەوە خوێندنەوە زۆر کەمە هۆکار زۆرە من ئێستا گەر بۆ چیکەمەوە یەکێک لە هۆک ئەو بارودۆخە سیاسیەی کە گەلی کوردستان تێیدا ژیایە دوو لەوەی کە هاتنی تەکنۆلۆژیا ینی بەرهەمی تەکنۆلۆژیا بۆ نمونە فەیسبوک و ئەنتەرنێت و ئەوە زۆربوونی کەناڵەکانی تەلەڤیزیۆن هەموو ئەوانە و نەبوونی ئارامی یعنی نەبوونی ئارامی هەیە خۆ لە ئەوروپا ئەو هەموو شتانە هەن ئەو بابەتانە هەن بەڵام تۆ سەیرەکەی لەوێ خوێنەر زیاترە کتێبێک کە دەرەچێ تەنیا ئەگەر ینی ڕۆژی یەکەم دەبینی بە هەزاران کتێبی لێ دەفرۆشێ لێرە ئەوە نییە
یعنی من پێم وابی هۆکار زۆرە بەڵام ئێستا ئەبینم زۆرێک گەڕانەوە بۆ خوێندنەوەی کتێب هەیە کەەوە زۆر دڵخۆشکەرە. کاگارێز تۆ لە ژیانی خۆت ینی لە تەمەنی چەنەوە دەست بە خوێندنەوەی کتێب کرد ئاشنایی چۆن ئێستا لەگەڵ خوێندنەوەی کتێبە؟ من لە ڕاستیدا ینی باوکم کتێبیە خوێندەوە منیش لەهەوە فێر بووم ینی زۆر زوو بۆ ئەوەی یەک دوو لەوەتی هەستەکەمە خوێنمەوە نێوانە چۆنەمە جگەلەوەی کە مەشغوڵی کاری سیاستەوەوانە ئێستا نێوانە چۆنە کتێبە لە خۆدا بڕیوە نابیت شێوێک بەردەوامم لە خوێندنەوە بەو پێشکە نووسریشم ینی زۆرتر پێویستم بە خوێندنەوەیە لە کەسێکی تر بەس لەگەر خوێندنەوە نێوانم زۆر باشەوە بەردەوامیشم. ئامۆژگاری چیە بۆ ئەو گەنجانەی کە تا ئێستا کتێبیان نەخوێندێتەوە گەشتونەتە ترۆپی گەنجی و تا ئێستا ئاشنانیم بە کتێب حەزەکەی لێرەوە چیان پێ بڵێیت؟ ڕاهاتن لەسەر کتێب قۆناغێکی نوێ لە ژیانی هەر کەسێک من ئامۆژگاریم ئەوەیە بخوێندنەوە ینی کۆڵ نەدەن ینی بە خوێندنەوەی کتێب لە هەر بوارێک بێ فکری ئینسان هزری ئینسان ئەکرێتەوە دیدت بۆ ژیان ئەگۆڕێ هەڵوێستت بەرامبەر بە ژیان ئەگۆڕێ بەرەو باشی ئەچێ کتێب دۆستی ئینسان دۆستیە ئەبێ ینی گەنجان ئەو مەسلە بزانن و کاتێک کە گەنجان خۆ ئەدەنە سەر خوێندنەوە و خۆپەروەردەکردن لە زۆر خۆی تریش کە ڕەنگە سوودمەند نەبێ بە دوورە بن. باشە کاگارێز تا چەند گرینگە ئێمە لەگەڵ خوێندن واتە لەگەڵ قۆناغەکانی زانکۆ قۆناغەکانی ئامادەی متابعی کتێبی دەرەکیشمان هەبێ ئایا گرینگە و پێویستە خوێنەر ئاوا بێت؟ خۆی بزانە تۆ باست کرد گوتت بۆ خوێندنەوە کەمە یەکێک باگە بینە سەر پەروەردە لە بنچینەدا سیستمی پەروەردە ئێمە هاندر نییە بۆ خوێندنەوە بۆ فێربوون سیستەمی ئێمە مەسەرەن لە مەکتەب خوێندکار ئەوەندەی باسی دەرچوونەکە ئەوەندەی باسی نمرەکە باسی فێربوون ناکە ئێمە هەوڵمان نەداوە خەڵک فێرکەین خەڵک پەروەردەکەین هەوڵمان داوە خەڵک یعنی خەڵک کات بە خەڵک بکوژین قۆناغ بات بە خوێندکار ببینە سەر لەبەرەوە من پێم وابێ مامۆستا یا سیستمی پەروەردە ئەگەر وای لێ بکەین ئەو منهەجە ئەو کتێبانەی کە دانراون بخوێنێ یابێ بە خۆشحاڵیە وەری بگرێن نەکو ئەرکەرچی قورس ئێمە وەکو ئەرچێکی قورس بینیومانە لە پاڵەوەشدا کتێبی تریش وەربگرن کتێبی تریش بخوێنەوە بۆی خوێندنەوە بێتە بە بەشێک لە خۆ پەروەردەکردن و فێرکردن و وەرگرتنی زانستی زیاتر. ئەزیزانەمەوەی گوێبستی بوون سەرنج و ڕێی هاوڵاتیانی شاری هەولێر بوو لە نێو پێشەنگای کتێب کە بەشێکی زۆری ئاماژەیان بەوەدا کتێب خۆراکی ڕوحە بەڕاستی ڕۆح بەردەوام پێویستی بە خوێندنەوەیە بۆی کەسێکی ڕۆشنبیر و کەسێک بی لە کۆمەلگا کاریگەری بەسەر خەڵکەوە هەبێ نە خەڵک کاریگەری بەسەرتەوە هەبێ. ئەوان لە بەرنامەکەمان کۆمەڵی گرنگی کتێبیان بۆ ئێمە ڕوون کردەوە هیوام وایە ئێوەش سەردانی پێشەنگا بکەن و ببن بە خوێنەری کتێب و بڕیار بدەن لە دوای ئەم بەرنامەیە ئیتر خوێنەرێکی سەرسەختی کتێب بن. خۆشەویستان مەڵقەیەم جارم پێشکەشکردن تاڵقێکتر و بەرنمەیەکی تر سلااو ڕێزی عیمرانی پێشکەشکار و ئێستا کە لەگەڵ یونسی کامێرەمانم دەچینێمەش کتێبەکانی خۆمان دەکڕین تاڵقێکتر بێەوەی خۆشەویست دەبمەوە بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ.